لە سنووری پارێزگای سلێمانی زیاتر لە 1000 پرۆژە ڕاگیراون. وتەبێژی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەرانیش دەڵێت حکوومەت لە 20 پارەی بۆ پرۆژە ڕاگیراوەکان تەرخان کردووە و لە 80 بۆ پرۆژە نوێەکان دیاری کردووە. ناوەکانی حکوومەت بوو. میران کامیل وتەبێژی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەرانی کوردستان بە کورساد نیوزی ڕاگەیان لە دوای کۆتایی هاتنی قەیرانی دارایی بەڵێندەران چاوەڕوانی ئەوە بوون حکوومەت ئاور لە پرۆژە تەواو نەکراوەکان بداتەوە لە پرۆژەی بودجەدا بودجەی تایبەتیان بۆ دابین بکات. بەڵام لە ئێستادا پرۆژەی نوێ ڕادەگەێنێت و پرۆژە کۆنە تەواو نەکراوەکانی پشتگوێ خستووە. وتیشی زیاتر لە 1000 پرۆژە ڕاگیراون و پاریان بۆ تەرخان نەکراوە لە ئێستادا کە ڕەوشی ئابووری بەرەو باشبوون دەڕوات بەڵێندەران چاوەڕوانن حکوومەت پرۆژەکان بەگەڕ بخاتەوە. بەڵام حکوومەت لە 120 پارەی بۆ پرۆژە ڕاگیراوەکان تەرخان کردووە و لە 180 بۆ پرۆژە نوێەکان دیاری کردووە. ئەوەش نیگەرانی بەڵێندەرانی لێکەوتۆتەوە ناچار دەبن هەڵوێستی تریان هەبێت چونکە ئەوان چاوەڕێ بوون لە دوای پەسەندکردنی بودجە و هاتنی پارە حکوومەت قەرەبووی پرۆژەکانیان بکاتەوە. دەستەی وەبەرهێنانی کوردستان ساڵی ڕابردوو پلانی دانا لە ساڵی 2021دا نزیکەی 1000 پرۆژە لە هەرێمی کوردستان بخاتە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەکانیش بە پێی مۆڵەتەکان دابەشکرا بوون بە ئەسەر هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستاندا. یەکێتی بەڵێندەران لە ئاسنووری پارێزگای سلێمانی نیگەرانن لەم هەنگاوەی حکوومەت لە ڕووی ناداتپەروەری لە دابەشکردنی پرۆژەکان و یەکلای نەکردنەوەی ئەو پرۆژانەی لە ساڵی 2014ەوە لە سنوورەکەدا ڕاگیراون. لا پلانەکەی دەستەی وەبەرهێنانی هەرێمدا پشکی شێر بەر پارێزگای هەولێر کەوتووە و کەمترین پرۆژەش لە سلێمانی و هەڵەبجە دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. باپی پلانەکە پارێزگای هەولێر 280 پرۆژەی نوێ دەخرێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام بە هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین تەنها 273 پرۆژەی بۆ دانراوە. ئەمە لە کاتێکدایە پارێزگای دوهۆک لە ڕووی دانیشتوان و ڕووبەرەوە نیو هێندەی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجەیە کەچی 238 پرۆژەی بۆ تەرخان کراوە.